سڵاوتان لێ بێت دیارە سەرژمێری گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراق بە گشتی و ناوچەکانی دەرەوەی دارە هەرێمی کوردستان بۆتە پرسێکی گرنگی ئەمڕۆی میدیا و شەقامی عێراقی بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش کەرکووک و ناوچەکانی دەرەوەی دارە هەرێمی کوردستان کە گرفتی سەرەکی ئەم سەرژمێریەوە باس و خواسی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە بابەتی سەرژمێریدا زۆر گەرم و گرنگە. کۆمەڵێک پرسیار هەیە کە هاوڵاتی هەیەتی و دەکرێت لەم چەند ڕۆژە لای گەڵاڵە بوو بێەوە لە ڕۆژانی داهاتوش کە سبەی و دوو سبەی و لە 23 مانگیشەوە کە تاکو دەی مانگی 12 پرسی سەرژمێری هەر گەرمەوە پرسیارە گرنگەکان لەو چەند ڕۆژە دەکرێت بە تایبەتی بابەتی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر پرسی سەرژمێری بابەتی هەرێمی کوردستان هەڵوێستی هەرێمی کوردستان لەسەر پرسی سەرژمێری من لەگەڵ کاک فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان تاوتوێ دەکەم مامۆستاگیان زۆر سواز بۆم دەرفەتە با لەوە دەست پێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان چی ئەبێ بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی کەرکووکەوە دێنەوە بۆ کەرکووک بۆ سەرژمێری دیارە لە ڕاستیە خۆتان نزانن ئێستا هاوڵاتێکی زۆر گەڕاوەتەوە بۆ کەرکووک بۆ ئەوەی بەشداری لە سەرژمێریەکە بکات بە بێگومان ئەم هاوڵاتیانی کە هاتوونێتەوە خەڵکی کەرکووکن واتە بەپی یاسا و لە چوارچێوەی دەستورە هاتوونەتەوە شارەکەی خۆیان بۆ بەشداریکردن لە سەرژمێری ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە ینی پێمان وا بووە گەڕانەوەی خەڵک بۆ شوێنی خۆی بەشێک لە ئەو مەترسیانە یاخود ئەو گرفتانە کەمترە کاتەوە کە هەیە ئەوەی کە پێویست بێ لە سەرشانی ئێمە بە بێگومان خۆتان نەزانن لە 15 مانگەوە سەرجەم فەرمانبەران مۆڵەتیان دراوە و پێم وایە مۆڵەتیش نییە ینی سەماحێکیان پێدراوە بەبێ ئەوەی وەکو مۆڵەتیش هەژمار بکرێت بۆی هەمویان بتوانن بێنەوە و لەگەڵیش ئێساکە مناقەشەی ئالێتیەکە کرێت بۆ ئەوی بتوانین هەر هاوڵاتیەک هاتەوە ئێرە بتوانین هاوکاری و پشتیوانی بکەین بەبێ گومان پرۆسەکە لەبەر ئەوی پرۆسەیەکی زۆر گەورە بووە ڕەنگە لەم قۆناغەیە توانی بێتوان ئەم دوو هەنگاوە جێبەجێ بکەین بەڵام لەگەڵیشیا بەڕاستی هاوڵاتیان خۆیان بە حماسەتێکی کوردان و نیشتیمانیانەوە هاتوونەتەوە ئومێ دەکەم ئینشەڵا ڕوبەری گەڕانەوەی خەڵک بۆ شوێنی خۆی بۆ زێدی خۆی فراوانتر بێت باسی لێرە و لەوێ باسیەوە کرێکە حکوومەتی هەرێمی کوردستانی هاوکاری مادی بدا بۆ خێزانانەی کە دێ هیچ باسێک هەیە ئەوەی تۆ باست کرد هاوکاریە مادیەکە شەگرێتەوە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە لە ڕاستیە پرۆژەیەک هەیە بۆ ئەمە بەڵام ئەمە ئالێتی بۆ دانەنراوە بۆیە کار لەسەروا کرێت ئەگەر توانرا ئەم ئالێتە جێبەجێ بکرێت و بۆ ئەم قۆناغا حکوومەت بتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستوی بە بێگومان باسی ئەم مەسلەیە کراوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵ چۆن باسی کەرکووکتان کردووە هیچ ڕێکەوتنێک هەیە بۆ ئەوەی بۆ نمونە بابەتی 57 ببێ بە بنەما بۆ سەرژمێری 2024 هیچ هەیەک بەڵێ بە بێگومان ئەمە کراوەتە قەرارەوە ئەمە بڕیاری لەسەر وەرگیراوە کە کورد بە مەرجی ینی ئەوەی کە ئەحسای 57 بکرێتە بنەمای سەرژمێریەکە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم بەشداری لە سەرژمێری کردووە لە کوردستانە خۆتان نزانن ئەم پرۆسەیە بۆ کوردستان زۆر پرۆسەیەکی گرینگە و زۆر پێویستیشە بەڵام خەمی کوردستانیش بۆ کەرکووکە بۆیە ینی داکۆکیکردنەکەشمان هەر لەو چوارچێوەیە بووە ئومێ دەکەم ئەو بەڵێنانی کە بڕیاری لەسەر وەرگیرا و واژۆ کراوە لە لوتکەی دەسەڵات لە عێراقا پابندبوون هەبێ پێوەی بۆ ئەوەی ئەو مەترسی کە هەمانە و کە ئەڵین سەرژمێری بۆ مەرامی سیاسی بەکارنێت و بۆ تەنمێ بێت فعلەن بۆ ئەو ئاراستەیە بڕات باسی ئەوە کراوە کە سەرژمێری بە تایبەتی لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە خۆت بەرپرسی یەکەمی ئەو دەستەیەی باسی مەترسیەکانە کرێ باسی نەتەوەیتیان نیە باسی کورد و عەرەب و تورکمانیتیان نیە مەترسیەکە لەکوێیە کاک فەهمی دیارە خۆی مەترسیەکە کۆمەڵێک مەترسیە یەکەمیان هەزاران خێزانی کوردی کەرکووک لە دەرەنجامی سیاسەتی تەعریب و تەرحیل کەرکووکیان بەجێ هێشتووە هەزاران خێزانی تر لە شەڕی تیرۆرە کەرکووکیان بەجێ هێشتووە برانی تروکمان بە ڕقەمێکی گەورە کەرکووکیان بەجێ هێشتووە بۆ لەبەری ئیستیقراری سیاسی نەبوو ئەمە خاڵێکی تر لە مای 7 ساڵی محافزی بە وەکالەتی ڕاکانجبوری هەزاران عەرب هاتوونەتە کەرکووک و نیشتە جێبوونە و خۆش دەزانی برانی ئێزدی لە شەڕی تیرۆرە ناوچەکانی خۆیان بەجێهێشت و هەمیان لە مخەیەمان دەوروبەری خانەقین کوردێکی ئەجگار کەمی لێماوە
ئەمە هەمووی بەسەریەکە و مەترسین ئەمە خاڵی دووەم ئەوەی کە ئەوترێت نەتەوەیتیانی ئەمە بەم جۆرە نییە نەتەوەیتیایە بەڵام داپۆشراوە من و تۆ کاردوکمان کەرکووکین و ئەم دیدارەمان لە کەرکووکە بە کارتی نیشتیمانی ئەو فۆرمە بڕەکەینەوە لە پشتی کارتی نیشتیمانیەکە و مەلەفێکی گەورە هەیە هەر کاتێک جهتێک بێوێت ئەو مەلەفە هەڵبداتەوە بە بێگومان ئەزانێت ئێمە نەتەوەمان کوردیان عەرەبیان تروکمان ئەمە مەترسیەکەی لەسەر نەتەوە بە بێگومان ئەمە مەترسی نییە لەسەر نەتەوە ئەمە مەترسیە بۆی کە تو هەموو داتاکانت جیا کردەوە ئەوە یعنی ئەگە جهتێکی شۆڤێنی بێت دیارە من بەسم حکوومەتەکەی جەنابی سوودانی نییە ئەگە جهتێکی شۆڤێنی بێت ئەم ڕقەمانە بچێتە دیتێڵە وردەکاریەوە ڕقەمەکان ببینێت ڕەنگە کار بۆ بکات کە ڕێژەی عەرەب زیاتر بکات ئەوە بکاتە بنەما بۆ سیاسەتی خۆی چکە لە ماوەکانی ڕابردووە کە سەرژمێری کراوە لە عێراقا هەمووی بۆ مەرامی سیاسی بەکارهێنراوە بۆی مەترسیەکە لێرەوە سەرچاوە ئەگرێت دەستەکانت خۆش بێ ماندوومان کردی دیارە وەکو باسەکرێەوە هێزە سیاسیەکان هاوڵاتیان چاودێرانی سیاسی ینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەی کە باس ئەکا باسی هاتنەوەی هاوڵاتیانی دەرەوەی کەرکووکە بۆ کەرکووک بۆ ئەوەی پارێزگاری لە زۆرینەی کورد لە کەرکووک برێەوە حکوومەتی هەرێمی کوردستانی شوەکو سەرۆکی فەرمانگەی گشتی ینی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان باسی لێوە کرد لە هەوڵدایە بۆ ئەوەی هیچ نەبێ لە چەند ڕوویەکەوە هاوکاری ئەو هاوڵاتیانە بکاکە لە دەرەوەی کەرکووک دێنەوە بۆ کەرکووک تاکو لێرە خۆیان سەرژمێری بکەن و پارێزگاری لە کوردستانی بوونی کەرکووک بکەن.